بەپێوە بێ زیاد مێیاکەم هەیە وڵی 10 کیلۆ زیادت کردووە کیلۆ زیاد ئەم کێشانەتان داناوە لێرەیەوە چیەکەن لێرە یاسەرەتا بە خێراتنتانەکەم ئێمە خوێندکارانی کۆلێژی تەکنیکی کفری ئامانجی ئێمە لێرەدا گرنگیدان بە تەندروستی خەڵک ئێستا زۆر گرنگی بە تەندروستی خۆی نادات ئەوانەی کە قەڵەون ئەوانەی کە زەعیفن ئەوانە دێن ئێمە کۆرسی خۆراکیان بۆ نووسین لێرەدا ئەمە فەحسی BMI یەکەین فەحسی BMI بریتە لە چی بریتە لەوەی کە کەسەکە دێت بزانی باڵاکەی چەنە و زایدەن وەزنەکەی چەنە دوای ئەوە لە کۆمپیوتەرە لەوێشە کۆرسەکەی بۆ نووسین و ئیتر ئەمە کۆرسەکان ئەمە بۆ کەسانی کە کێشیان زۆرانە کێش دابەزێن ئەمە کێش دابەزاندنەوە بۆ کەسانی کە پستانی خوێنیان بەرز بێت یاوە خودت بۆ کەسانەی ئێوە لێرە ئەو کەسی دێخۆی کێشەکەی و باڵاکەیە دەنا خوێندکارەکانی دیکە بەڵێ بۆی کۆرسەکەی بۆ بنووسین چی بکات ئەگەر کێشی کەم بێت ئەگەر کێشی زۆر بێت چی بکات باشە دەستەکان خۆشەم لەمەوێ یەکێکی دیکە لەو خوێندکارانە وەرگرم خاتون سلااو لێ بێ ئەوان لەوێ کە کێش و باڵاکدن بەیەوەیەوە لێرە چیان بۆ سلااو لە تۆش سەرتا بە خێراتنتان دەکەین ئێمەکو خوێندکارانی بەشی شیکاری خۆراک و تەندروستی قۆناغی دووەم کۆلێژی تەکنیکی کفری لە سێمین فستیڤاڵی بازاری کفری بەشداریمان کردووە چەند هینێکمانەیە پرۆژەیەکمان هەیە یەکێک لەوانە BMI کە لەوەی کێش و باڵاوەەر ئەگرێت ئێمە لێرە لە سایتی جیهانیە لێکیان ئەدینەوە بە پێی تەمەنەکە و کێشەکەت پێ ئەڵێت کە پێت ئەڵێت کە چەند کێشت ئاسایی بێت یاخود زیاد بێ خودکەم بێ بۆ پێ چەند ڕجیمێکماندانەوە ڕێنمای خەڵکەکەین باشە من ئێستا کێش و باڵای خۆم تۆمار کرد لێوە بە پێوە بێ زیاد مێیاکەم هەیە وڵی 10 کیلۆ زیادت کردووە کیلۆ زیاد بەڵێ پێویستە چی بکەم یعنی ئەو کەسێکی وەرزشوان یاخود کەسێکی ئاسایی نەوەڵا وەرزش ناکەم کەسێکی ئاساییت پێویستە ژەمەکان ڕێک بخەیت بۆ نانی بەیانی لە سێشت پێکرێت هێلکەی کوڵاو سێ دانە هێلکەی کوڵاو 5 بادەم کوپێک شیری بێچەوری نانی نیۆڕەکەشت بە سنگی مریشکی کوڵاو بێت لەگەڵ زەڵاتەیە باشە ئەبینم لێوە لێرە چەند ژەمە خۆراکێکیشان داناوە ینی ڕێنمایی و هەوڵاتیانە شەکەن کە بەڵێ ڕێنمای ئەو کەسانە شەکەین کە نەخۆشی شەکرە و خوێنیان پستانی خوێنیان هەیە بۆی بتوانن لە ڕێگەی خۆراکیانەوە کۆنتترۆلی ئەوانش بکەن.